دیارە ئێمە پزیشکانی ئێمە زۆربەی هەرە زۆری پزیشکان لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئاکاری پزیشکیەوە لە ئاستێکی زۆر باشدان ئێمەکو وەزارەتی تەندروستی لە پزیشکانی خۆمان لەولایەنەوە زۆر لیان ڕازینە بەڵام دیارەکە ژمارەیەکی زۆر هەبوو دەکرێت هەڵەش هەبێ دەکرێت کەم تەرخەمیش هەبێ لەبەرەوە لە ڕابردوش زۆر جار سکاڵا کراوە لەسەر بابەتی پزیشکی بێ یاخود لەسەر بابەتی غەیری پزیشکی بێ کاتێک کە سکاڵا دەکرێت ئێمە لە هەموو سکاڵاکاندا لێژنەی لێکۆڵینەوە دروست دەکەین لەو لێژنەیە نوێنەری داواکاری گشتی دەبێتن وەکو داکۆچی کارێک لە مافی هاوڵاتیان لە مافی نەخۆش لەگەڵ ئەو لێژنانەدا دەبێت لە ڕابردوشدا ئەو لێژنانە زۆربەی هەرە زۆریان ئەنجامیان هەبووە چکە هەندێکیان هەبووە هێشتا بەردەوامە بە تایبەتی ئەوەی کە پێویست بۆ دەکاتن بدرێتە دادگا چکە بڵێ لێپرسینەوە کراوە پزیشک و کارمەندی کارجێڕیش هەبووە لە ئەنجامی لێکۆڵینەوەکان سزا دراوە سزای کارجێری دراوەتە دادگا هەندێکیان لە دادگا لەلانی دادگاشەوە سزا دراون ئێستاش داواکاری ئێمە لە هاوڵاتیان هەر هاوڵاتیەک کە سکاڵایەکی هەبێ لەسەر پزیشکێک لەسەر هەر بابەتێکی پەیوەنددار بێتن دەکرێت دەتوانێتن سکاڵا تۆمار بکە ئێمە سندوقی سکاڵامان هەیە بەڕێوەبەرەتی گشتیەکانمان وەزارەتی تەندروستی وەروە لە بەرەوەی کاری پزیشکی هەر بەتەنیا لە داوامی بەیانیان نیە لە کەرتی تایبەتیشدا لە کلینیکانی خۆیان لە نەخۆشخانەکانی تایبەتدا سەندیکای پزیشکانیش بەرپرسە ئێمە هەمانجی باشمان لەگەڵ سەندیکای پزیشکانی لەو لایەنە دەتوانن چ سکاڵا لە وەزارەتی تەندروستی بکەن یان سکاڵا لە سەندیکای پزیشکانەوە بکەن و ئەگەر بابەتەکەش بەو شێوە بوو کە کەسەکە نەتوانێت ناوی خۆی بڵێ زۆر ئاساییە ناوەکەی بەنهێنی و پارێزراوی دەمێنێتەوە بەڵام بەدڵنیایی لێژنەی لێکۆڵینەوە دروست دەکرێتن و هەر کەم تەرخەمیەک و هەر سەرپێچیەکە بێتن بەدڵنیایی لێپرسینەوە سزای ئەو کەسە دەکرێت بە تەنیا بە کەسەکە سکاڵا بکاتن ناوەکەی پارێزراو دەبێتن چ بەخۆی سەردانی شوێنەکە بکە یاخود پەیوەندی بەو شوێنە بکەوکو باسم کرد بەڕێوەبەراتی پشکین و بەدەوەداچوونمان هەیە لە بەڕێوەبەراتی گشتیەکان هەیە لە وەزارەتی تەندروستی و سەندیکای پزیشکانیش دەتوانی کەسەکە سکاڵا لەو شوێنە تۆمار بکە ناوی پارێزراو دەبێت کەسایەتی کەسەکە پارێزراو دەبێتن بەڵام بەدڵنیاییش لێژنەی لێکۆڵینەوە بە ئامادەبوونی داواکاری گشتی پێک دێ و وەڵامی دەرەنجامی لێکۆڵینەوەکەش بە کەسەکە دەدرێتەوە بۆی ئاگدار بێ کە چی کراوە ئەگەر کەم تەرخەمی شتەکە دەرچوو ڕاست بوو ئەو سکاڵایەکە دەیکە بەدڵنیایی ئەو کەسە سزا دەدرێتن و لێپرسینەوەی یاسایی لەگەڵ دەکرێت.